You're getting to be a big boy. I'm just a kid who's 4. Each day I grow some more. I like exploring. I'm Caillou. So many things to do. Each day is something new. I'll share them with you. I'm Caillou. My world is turning, changing each day. With mommy and daddy, I'm finding my way. Growing up is not so tough, except when I've had enough. There's lots of fun stuff. I'm Caillou. Caillou, Caillou, I'm Caillou. That's me. کایۆی ئەژدیها. ڕۆژێکی تایبەت بوو لە خوێندنگای یاریەکەی کایۆ. کوڕێکی مناڵ بەنوێی ئالنەوە بەنیازی سەردان بوو. مناڵینە؟ حەزەکەن هاوڕێکی تازە بناسن؟ ناوی ئالنە. ئالن هاتۆ بزانێ خوێندنگەی یاری چییە؟ ئەگەر بەدڵی بێ لەوانەیە لەمە دووە بێ بۆ ئێرە. وەرە ئالن با شوێنەکە و پیشان بەم. بەڵێ دەی وەرە. دوو چەند ساڵی؟ من 5 ساڵم. من 4 ساڵم، بەڵام ڕۆژ بە ڕۆژ گەورەترە بم. منیش. نازانین چۆن سەر بکەوی؟ وا سەرەکەوم. دەست بگرە بێەوە. ئینجا هەنگاو بنە و سەرکەوە، قاچ بخەرە ئەو دیو. بەو شێوەیە باشە؟ منیش سەرەکەوم. سێرکە من جۆلا ناکەم. منیش جۆلا ناکەم. ئەتوانم یارمەتیت بەم. خۆ بگرە. وا بکە ئالن. دایە سەیرم بکە، من جۆلا ناکەم. کایۆ نێزانی بۆچی ئالن بە ناڕەحەت ئەتوانێت جۆلانە بکە و بەشتا سەرکەوێت. هەرچۆنێ بێ ئالن 1 ساڵی تەواو لەو گەورەتر بوو. ئالن و دایکی خواردنی تایبەتیان هێنابوو. شیرینی بۆ هەموو پۆلەکە. هەمویان زۆریان حەز لێ بوو. خات و مارتن، ئالن لە من گەورەترە. بۆچی ناتوانێت ئەو شتانە بکە کە من ئەتوانم؟ یەک تۆز درەنگ فێریشتە بێ کایۆ. پێویستی بە کات هەیە. زۆرم پێخۆشە کە ئەبێن چەند بە باشی یارمەتی ئالنەی. دڵنیام کۆمەڵێشت هەن کە لە من باشتر ئەزانە ئەنجامیان بات. دڵنیام وایە. باش نوێک دابێنین. من ئەچم بۆ دارستان بۆی وێنەی ئاژەڵەکێویەکان منە بم بە شۆفێر، شۆفێری جێب. ئەی تۆبی بەجی کایۆ؟ کایۆ نێزانی ئالن بەنیازە چ جلێک لەبەر بکات. کایۆ وەرە بە یاریەکەمان بکەین دەی. ئەوەی پێنەچوو ئامادە بوون کە شانۆکان پێشکەش بکەن. من گەشتێکەکەم بۆ ئەفریقا بۆی وێنەی ئاژەڵەکێویەکان بگرم. من شۆفێرەکەم، با بڕۆین. چاڕێم بکە. ئادی بۆستن، من ئاژەڵێکی کێویم، وێنەم بگرە. منیش ئەژدیهام. ئەژدیها لە دارستان ناژی، لە چیرۆکە ئاژی. بەڵێ ئاوایە. سیرکن، ئەم ئەژدیها یەکەم جارە بێ بۆ دارستان. سیریکن هاوڕێیان. ئەژدیها لە دارستانە؟ باشتر وایە وێنەی بگرم.
زۆر ئاساییە. من بە جادوو ئەژدیها ماڵیەکەم و ئەم ئەژدیها ماڵیەکەم بۆ خۆم. ئەژدیها بچکۆلەکە تۆ توانێت ببی بە ئەژدیایەکی زۆر باش. پێویست ناکە خراپیت خەڵک بترسێنی، هەموو کەسێ حەزەکە ببێ بە هاوڕێت. ئەژدیاکە ئێستا ماڵیە، وا منیش ئەبا بۆ کەشت وێنەمان بگرن تکای هاوڕێیان. ئێمە فری! ئیها! من بۆم دەرکە و ئالە لە جیا زۆر باشە، لە شانۆیە. بە دڵنیاییەوە. منیش چەند شتێکم دۆزیەوە کە تۆ تێ زۆر باشی کایۆ. بەڕاست؟ تۆ لە ماڵیکردنی ئەژدیهایە زۆر باشی، بەڵام هاوڕێیەکی زۆر نایابی. ئێستا ئێمە ئەژدیهاین کایۆ! وەرە بۆ ئێرە ئەژدیا بچکۆلەکان. زۆرم حەز لە خوێندنگای یاریە. ئالەن یەکەم ڕۆژی لە خوێندنگەی یاری ئەو نەخۆش بوو کە هەمویان هیوایە نەخواست دووبارە ئالەن ببیننەوە. دیاریە چاوەڕوان نەکراوەکەی کایۆ. لە ماڵی کایۆ بەیانیەکی ئارام و خۆش بوو. ئەتوان تۆزە شەربەت بخۆمەوە؟ بەڵێ پەرداخەکە و لە شوێنی قاپ و قاچاخەکانە. کایۆ نەیویست هەموو جارێ پەرداخەکەی بەکاربێنێ، ئەیویست لە کوپا شەربەتەکە بخواتەوە، ڕێک وەکو دایکی و باوکی. ئۆی مەجوڵەکەیەوە با قاچە نەبڕێ ئەگەو لە خۆ بێکایۆ. بەداخەوە ئەو کوپەیە دایە گەورە بۆی دروست کرده بووم. داوای لێبوردنەکەم مەبەستم نەبوو بیشکێنم دایکە. ئەزانم کوڕەکەم ڕوودەیەک بوو ڕوویە با بچمەمانە بخەمە تەنەکەکەی دەرەوە باشە؟ چۆنی کایۆ؟ چیاوە؟ تۆ چۆنی دایە گەورە؟ کوپە خۆشەویستەکەی دایم شکانووە، ئەوەی کە تۆ بۆ دروست کرده بوو. دڵنیام بە ئەنقەز نەبووە، گوێی مێرێ. با پێو بڵێم ئەمڕۆ ئەچم بۆ سەنتەری کاری دەستی بۆ نایی لەگەڵ ماو کوپێکی تازەی بۆ دروست بکەین. ئەوە بەڕاستە؟ ئەی چۆن؟ بەڵام بەدایە ئەڵێن کە تۆیە یارمەتی منەی. پێی ناڵێن کە تۆیە کوپێکی نوێی بۆ دروستەکەی، ئینجا دوایی زۆری پێخۆشە بێ. ئێرە لە قوتابخانە چێ؟ زۆر ڕاستە، مرۆڤ لە هەموو تەمەنێکە ئەتوانێت شتی تازە فێر بێ. ئەمە بۆ ئەوەیە جلەکانە پیس نەبن. من حەزم لەو دێنەیە، ئەتوانم کوپێکی وەکو ئەو دروستکەم دایە گەورە؟ ئەی بۆ نا، منیش یارمەتی دەیەم. ئەمە وەکو قورسنایەکی خۆم وایە. زۆر لێیەکەچن، بەڵام ئەمەیان ئەخرێتە فڕنێکی گەورەوە بۆ ئەوەی وشک بێتەوە وەکو بەردڕەقە بێکایۆ گیان ئاوای لێیە. ئەخولێ
بەم شێوەیە گڵێنە دروستەکەین سیرکە. کایۆ سەری سوورما بوو، گڵێنە دروستکردنەکەی دایەگەورەوەکو و جادووا بوو. من کوپێک بۆ دایە دروست دەکەم. ئێستا ئۆتۆمبیلێک دروست دەکەم. ئێستا ئۆتۆمبیلێکی فڕی و دروست دەکەم. ئەوە بەچی پێکەنی؟ بیر لەو شتانە ئەکەم و کامەیە دروستیان بکەم. وەرە با دەست بە کوپەکەی تۆ بکەین کایۆ. هەر ئاوا دەستەکانە بجوڵێنە هەتا قوڕەکە وەکو کوپێکی لێیە، بەڵام زۆر بە توندی نا. وەکو وای لە حەوشەی پشتە یاری بە قوڕ بکەم. ئاخر بۆیە هەموو کەسێ حەزی لەم ئیشەیە. دەست خۆش کایۆ، ئێستا منیش ناوەکەی چاکەکەم. حەزەکەی دەستکێکی بۆ دروست بکەین؟ هەر بەم شێوەیە قوڕەکە بخولێنەرەوە. ئەتوانم خۆم پێوی بکەم؟ ئەنجا ئەبێت تۆزێک بیخینە فڕنەوە بۆ ئەوی وشک بێتەوە. چەندی پێچی دایەگەورە؟ زۆری پێ ناچێ کایۆ. دوای تۆزێک دایەگەورە کوپەکە و گۆزەکەی لە فڕنەکە دەرهێنا. کە سار بوونەوە دایەگەورە و کایۆ دانیشتن بۆ یەیان بکەن. هیچ بۆیەکی تری لێ نییە، من حەزم لەم ڕەنگانە نییە. کە گڵێنەکان بخرێنە فڕنەوە ڕەنگەکان زۆر گەش و جوانە بن. ها؟ ئەبێ جارێک ترش بیخەنە ناو فڕنەکە و دایەگەورە؟ کایۆ پێی ناخۆش بوو کە کوپەکەی وەکو ئەوانی تر جوان نەبوو. باوەڕیشی ناکرد ڕەنگەکان گەشت ببنەوە. ئەم جاریان ئەبێت تا بەیانی لە فڕن نابێ. ئەتوانی سبەینێ بینەوە بۆیان؟ بەڵام من ئەمێ ئەمڕۆ بیبێم بۆ دایکم. یەک تۆزدان بە خۆتا بگرە کایۆ. یەک ڕۆژ چییە؟ هەنێ شت ئەوە هێنێ چاوەڕانیان بینوان نییە کایۆکیان. ڕۆژی دواتر کایۆ و ڕۆزی خەریک یاریکردن بوون کە دایەگەورە هات بە شوێنیە. کایۆ لە بیرمەوە ئەمڕۆ بێت چی بکەین؟ ئەچین بۆ سەنتەری کاری دەست. کوپەکەی دایکم. هی! بیرە نەچێ، نامانەوێت جارە پێی بزانێ. هەموو گڵێنە ئامادەکان لەویادا ئەنرێن. ئەمە کۆسەکەی توێ دایەگەورە. سوپاس کایۆ. ئەی کوپەکەی تۆ کووە؟ بیرتە دەستکەکەی چۆن بوو؟ ئەوەتە ڕەنگەکەی گۆڕاوە. کاتێک گڵێنەکان ئەخرێتە فڕنەوە ڕەنگەکەی گەشە بنەوە. ئیشەکە تۆزێ کاتی زیاتری پێچێ، بەڵام ئەوە هێنێ چاوەڕێی بکەیت. بەس نەبوو چاوەڕێم کرد. ئێستا حەزت لە قاوەیە دایکە؟ ناجارێ گیانەکەم، حەزم لێی نییە. حەزت لە شیرە دایکە یان لە شەربەت؟ تینوم نییە، بەڵام سوپاس کە ئەپرسی. ئەوە بۆ ناپرسی؟ هەر ئێستا چاو بنوقێنە دایکە. دیاری! من ئەمەم بۆ دروست کردووی. کایۆ، ئەمە زۆر جوانە. ئەمە چۆن دروست کردووە؟ ئەمە دایەگەورە تۆ یارمەتییەوە کرد. منیش بەڵێنم یاوە ئەم دانەیە ناشکێنم دایکە. زۆر سپاس. بەڕاستی ئەمە باشترین دیارەکە بەدەستم گەشت بێ کایۆ. کایۆ ئەیزانی دایکی زۆری حەز لە کوپەکە کردووە. دایەگەورە ڕاستێ کرد. هەنێ شت هەیە ئەهێنێ کە چاوەڕێی بکەیت.